ئەم جەژنە بەهۆی پەتای کۆرۆناوە هەموو دەزانین کە جەژنێکی تایبەتە لە زۆر ڕۆوە. بۆ نمونە نەتوانرا حەج بۆ موسڵمانانی دەرەوەی وڵاتی سعودیا ئەنجام بدرێت کە گەورەترین فەریزەیە لە ئیسلامە و دەرگای زۆربەی مزگەوتە بەناوبانگەکانی جیهانی ئیسلامیش تا ئێستا بەداخراوی ماوەتەوە لە عێراقیشدا کە تا ئێستا ئێمە بەشێکین لە وڵاتە مزگەوتەکان لە مانگی ئادارەوە داخراون تا دوای جەژنی قوربانیش بە بڕیاری دیوانی وەقفی سونی بەداخراوی دەمێننەوە. بڕیار دراوە کە نوێژی هەینی و جەژن ئەنجام نەدرێت لە هەرێمی کوردستان. ئەمیش پشتبەستنە بە ڕێنمایە تەندروستیەکان و بۆ پاراستنی گیانی هاونیشتیمانیانە. بەڵام لە هەمان کاتدا ئەوەی کە جێگەی خۆشحاڵیمان بوو ئەو بڕیاریدا بەکردنەوەی دەرگای مزگەوتەکان بۆ ئەنجامدانی هەر پێش نوێژە فەرزەکە. ئەمە وەکو وەزارەتکەوە ئاماژەمان پێکردووە نوێژی جەژن ئەنجام نادرێت بە پێی ئەو بڕیارە و داوامان لە مامۆستانی ئاینی خۆمان کردووە لە ڕێی بەڕێوەبەرایەتە گشتیەکانی وەزارەتەوە لە ڕێی بەڕێوەبەرایەتی ناو شارەکان کە بە هیچ شێوازێک نوێژی جەژن لە ناو حرەمی مزگەوتە ئەنجام نەدرێ و پابەندی بڕیارەکانی لەژنەی باڵای کۆرۆنە بن.